دەمەوێت بپرسم ئایا هەبوونی منداڵ بەڕاستی بەرپرسیارەتیە؟ سوشیال میدیا کاریگەریەکی زۆر خراپی لەسەر تاک و منداڵ و بگرە خێزانش دروست کردووە. ڕاتیە لەسەر ئەو شێوازەی کە دەخوێنی قوتابخانە چۆنە بەلاتەوە؟ وەگەڵێن خوێندن بۆ داهاتوەکە زۆر باشە. چم سەردانی قوتابخانەکەم کردم مامۆستای بەڕست. تو باوەڕ دەکەی من 2.5 ملیۆن ساڵانە بدەم بۆ کچەکەم دانیشم خۆم بۆی بنووسمەوە؟ دەکوا کەر بێت چاودێری مناڵەکەی خۆی بکە. بارین خان حەزی لە چ خواردنێکە؟ وەڵامەت دەزانێ ئەو قەت پێت بتوێت لە ماڵەوە؟ باوەڕ ناکەم. عاشقێکی سەرسەختی بریانێ من باش بیرم بیر لێ نەکردەوە ڕاست. وەڵامی هەردووشیان نووسراوە ڕۆبلۆکس کەواتە وەڵامەکانتان ڕاستە. مامۆستا کچەکە لێ بردیەوە. زۆر ئاڵۆزاوەی من ئاڵۆزەوە. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.